لا قەزای چەمچەماڵ ئەمڕۆ لێکێک لە قوتابخانەکان هەڵبەتە دوێنێ هەمومان ئەزانین کە پاڵەوانەتێکی نێودەوڵەتی بیرکاری هیزریواتە منتەڵ ماث بەڕێوە چوو لە مووسڵ کە وڵاتانی زۆری دنیا بەشداریان تیا کردبوو هەرێمی کوردستان یەکێک بوو لە وڵاتانەی کە بەشداری تێدا کرد و 28 خوێندکاری کورد بەشداری تیا کردبوو ئەوەی جێی خۆشحاڵیە کە خوێندکارە کوردەکان پلەی زۆر باشیان بەدەستێناوە لەنا ئەو خوێندکارانشە لە قەزای چەمچەماڵ لێکێک لە قوتابخانەکان 5 خوێندکار بەشداری کردووە کە پلەی یەکەمیان بەدەستێناوە پلەی دومیشان بەدەستێناوە پلەی سێمیشان بەدەستێناوە ئەمێ باس دەوەش بکەم ئاکام سارا کە ئەم ساڵ بۆ یەکەم جار لە مێژوی ئەم پاڵەوانێتەیە ئاڵای کوردستان واتە ئاڵای هەرێمی کوردستان لە پاڵ ئاڵای وڵاتانی ترەوە بوو کەمە جێی دڵخۆشیە وجێ ئەوەیە کە ئێمە گرنگی پێ بدەین من ئێستا لەو قوتابخانەیە وەگوتم ئەمێ لەگەڵ قوتابیەکان قسە بکەم و لەگەڵ ڕاینەر قسە بکەم لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانەکەش قسەکەم بامان ئەمێ قسە لەگەڵ مامۆستا محەممەد کە مامۆستا محەممەد ئەگەر بیت ئێرە سپاس دەکەم مامۆستا هەڵوێزەکە بەڕێزیشت بیتە ئێرە بەیانی و باش ئوستاد محەممەد پێم بڵێ چەند ساڵی ئەو بەشداری لەم پاڵەوانێتیەکەن وە ژمارە خوێندکارەکانتان چەند بووە چەند خوێندکارتان پلەی بەدەستێن ئەو سپاس دەکەم بەخێراتتانەکەین ئەمڕۆ ئێمە وەکو ستافی پەیمانگای ڕێنما پێشوازی لە بەڕێستانەکەین و دوێن ئێمە بەشدار بووین لە پێشبڕکەی بیرکاری زیری لە شاری مووسڵ کە هەژدە وڵات لە وڵاتانی عەرەبی و ئەوروپی تایە بەشدار بوون ئەمە پرۆگرامێکە تایبەتە بە فکر بە ذهن و ئێمە 3 ساڵە گرنگی پێدەین و ڕایانان بە قوتابیانەکەین بە هاوکاری ڕێنەران لە شاری چەمچەماڵ ئەم ساڵش بە سەرپەرشتی مامۆستا مەبەست توانیمان بەشدار بین لە پێشبڕکێکە و سواز بە خۆتوانیمان نەتیجەی پلەی یەکەم و دووەم و سێمیش بەدەست بێنین لەسەر ئاستی ئەوهاش دە وڵاتە و خۆشحاڵین و دووبارە پیرۆزبایی لە قوتابیانمانەکەین محەممەد ئەبێ پرسیاری ئەوەش دەکەم ئەم مناڵانە هەمان بامان شێوە خوێندکاری قوتابخانەکەی خۆتانن یان خوێندکاری ترن بەشداریان لەم خولەیە کردووە ئەم پرۆگرامە وایە لە قوتابخانەکانە ناخوێندرێت تەنها لە دەوراتە خوێندرێت ئێمەش بۆ ماوەی 3 مانگە بێ ڕایانانیان پێەکەین لەسەر ئەم پرۆگرامە تاوەکو توانیان بەرەو پێش بچێت و خۆی لە کردارە بیرکاریەکان نبینێتەوە کۆکردن لە دەرکردن دابەش و کەڕەت بۆم باسکە ئەو مناڵانەی کە بەشداری لەم دەورەیەکەن مەرجە بیرکارێکی باش بزانن یان ڕاهێندێن بۆی باشتر بن مەرج نییە بیرکارێکی باش بزانن چونکە ئەو چەند ئاسێکمانەیە لاسی سەرەتاوە دەست پێکات ئاسی پرایمەریە فێرستە سەکەندە بەو شێوازە هەرکەس بە پێی ئاسی خۆی بابەتەکانە خوێنێت ئیتر لە ژمارەوە هەمانە دواتر قۆناغا بە 3 قۆناغ هەر چوار کردارە بیرکاریەکە تەواو بێت زۆر باشە من ئەمێ قسە لەگەڵ دەستخۆش مامۆستا محەممەد زۆر سپاس مامۆستا محەممەد ڕزگار سعید بەڕێوەبەری قوتابخانە مامۆستا مەبەزەگەر بیت ئێرە وامێ پرسیاریەوە لەکەم بەڕێستان وەکو ڕاهێنەری ئەم ئامادەکار بۆ ئەم پاڵەوانێتیە چۆن ئامادەکاریتان کرد لەکەوە ئامادەکاریەکەن و چەند ساڵە بەشداریەکەنەوە بەخێرەتان دەکەین بۆ پەیمانگەی ڕێنەوە بۆ شاری چەمچەماڵ ئێمە وەکو پەیمانگەی ڕێنەوە ماوەی 3 ساڵە ئەم خولە بەرداوام هەمانە خۆشبەختانە ماوەی 2 مانگە ئێمە لەگەڵ ئەم پۆلە خوێندکارە لە ڕاهێنان و لە تەمرینکردانی کە هەفتەی پێشوو لە 16 هەشت لە پاڵەوانەتی ئاستی کوردستانە بوو کە بەشداریمان کرد پلەی یەکەم و دووەم و سێمەشمان لە ئاستی کوردستانە بەدەستێنا خۆشبەختانە ئەم هەفتەی ئامادەکاری زیاترمان کرد و بەشداریمە لەم ئۆلۆمپیاتە نێودەوڵەتیە کرد لە شاری مووسڵ کە بە ڕاهێنانێکی چڕ و پردا ڕۆشتین کە هەرێک لەم خوێندکاران بە سادەی و بە ئاسانی لێنی ئەو هەموو خوێندکاردا پلەکەمیان بەدەستێنا ئاستی باشیان نەبووە بە نمونە وەرەگیرێنی کاکە زۆر باشە مامۆستا مەبەز من ئەمێ لەگەڵ خوێندکارەکان خۆشیانە باسکە ئەگەر هەڵتنە پێوە بێ زەحمەت البەتە مناڵانی چەمچەماڵ هەموو کات تایبەتمەندی خۆیانەوە لەم پاڵەوانیشتا کە بەشداریان کردوین باس دەوکەم کە ئەم مناڵانە پلەی باشیان بەدەستێنەوە هەڵبەتە سەربەرزیە بۆ خەزای چەمچەماڵ کە لە ناو چەندین وڵاتە ئەمان بەشداریان کردووەکو کوردێک و ئەم پلانیان بەدەستێنەوە گەر کامێرەمانەکەم کاک پشتیوان هاوکار بێ و وێنەی خوێندکارەکان پیشاندا مامۆستا مەبەز ویستە شتێک بڵێ کاکە هێنەر لە کۆی 300 پرسیار لە ماوەی دەخولەکە 296 پرسیاری جواب داوەتەوە کە ئەمە خێرایەکی ئەندازەیە نیشانی ماندووبوونی ئەمە کە لە ئاستی خۆیان بۆنە هەرێک لەمانە ڕێژەی پرسیارێکی ئێژگاه زۆریان جواب داوەتە کە توانیوان ئەو ئەنجام بەدەست بێنن زۆر باشە من ئەمێ بچمە لای خوێندکارەکانیش کاک پشتیوان ناو چی بوو تۆ؟ هێنەر یعقوب باشە تۆ پلەی چەندەمت بەدەستێنە؟ یەکەم پلەی یەکەمت بەدەستێنە؟ بەڵێ زۆر باشە ئەی تۆ؟ هەمن پلەی دووەمم بەدەستێنە لە ئاسی هەموو عێراقا پلەی دووەمی بەدەستێنە
باشە دەستە خۆش بێ ئەی تۆ ناوچی بوو گوڵەکەم دینا ئەسمان پلی سێمە مەدەسێنە باشە ئەی تۆ گوڵەکەی من زەریە سامان پلی یەکەم بەدەستێنە دەست و چاو خۆش بێ و زۆر زۆر سپاس لەشتان ساغ بێ و پیرۆستان بێ